نوری نەمر بەرجی پێنجەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. جیم ئازادی بانگەواز. ئەگەر ئاستەنگ خرایە نێوان ئازادی و حەق و ڕاستی و بڵاوکردنەوەی ڕێگەی ڕاستەوە، ئیسلام ڕێگەمان پێدەدات بجەنجین لە پێناو پاراستن و مسۆگەرکردنی ئەو ئازادیانەدا. تکا دەکەم سەرنج بدەن لە پێناو بڵاوکردنەوەی حەق و حەقیقەت جەنگ بەرپا ناکرێت، بەڵکو ئەگەر ڕێگری کرا لە ئازادی بڵاوکردنەوەی حەق و حەقیقەت، ئەو کات پەنا دەبرێتە بەرجەنگ. بە مەبەستی بڵاوکردنەوەی پەیامی ئیسلامەتی، مەردانی بواری عیرفان و بانگەوازکارە لێبراوەکانتان دەنێرن بە هەموو لایەکی دنیادا. بەڵام ئەگەر کەسانێک کۆسپ و تەگەرەیان دروست کرد، ئەو کات هەوڵ دەدەن ئەو کۆسپانە لە ڕێ لا بدەن، چونکە ئەو کاری ئەوان دەبێتە ڕێگر لەوەی خەڵکی بەویستی ئازادی خۆیان بچنە بەهەشتەوە. ئێوە بۆ پاراستنی ئازادی بیر و باوەڕ هەوڵ دەدەن و بە ئەندازەی لادانی بەرهەڵستی و لەمپەرەکان ئاینەکەتان بڵاو دەکەنەوە. ئەگەر جەنگیشت بەرپا کرد بۆ پاراستنی ئازادی، کە دەکرێت ئەمە بە خاڵی چوارەمدا بنین، پێویستە بەو جەنگە ڕێز و پایی مرۆڤایەتی زامدار نەکەیت و پەلاماری منداڵ و ئافرەت و پەرزگا و ئەوانە نەدەیت کە کەناریان گرتووە بۆ خواپەرستی و لەگەڵ ئەوانەشدا کە چەکیان لە دش هەڵنەگرتوون ناجەنگن. لای هەمووان ئاشکرایە کە دۆخی ئێستا چەندە لە خوار ئەو ئاستەوەیە. جا نازانم دەستەواژەی لە خوار ئەو ئاستەوەیە بەس بێت بۆ وێناکردنی ئەدگاری ئەوانەی بۆمبی ناوەچیان بەسەر شارە پڕ لە دانیشتوانەکاندا بەردایەوە. وا نازانم ئەوە تا لە ڕابردوویەکی نزیکدا بۆمبی ناوەچی تەقاندەوە بەسەر شاری هێرۆشیما و ناکازاکیدا و نزیکەی 800,000 مرۆڤی بێتاوانیان کوشت و دەیان هەزار زامدار و کەم ئەندام و پەککەوتەشیان خستەوە. ئەو لایەنەشی ئەم کارەی ئەنجامدا دنیایەکی شارستانی بوو. ئێستاش بڕوانن بۆ ئەزموونی پەیڕەوانی ئیسلام. کاتێک پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم و جێنشینەکانی سەرکردەیەکیان دەنارد بۆ جەنگ، فەرمانیان پێدەکرد پیر و منداڵ و ئافرەت نەکوژن و توخنی ئەو ڕەبەنانە نەکەون کە لە خەڵوەتگادا پەرستش دەکەن. هەروەها پەرستگا نەڕوخێن و دار و درەخت نەبڕنەوە و دەست نەبەن بۆ ئاژەڵ و ماڵ و سەروەتی خەڵکی بە هەدەر نەدەن. ئێستا دەپرسم، داخۆ کەسانێک کە ڕێگەیان داوە دڕندانە چەکی کۆکوش بەکار بهێنرێت، دەتوانن ڕەچاوی ئەو بنەمایانە بکەن؟ ئەو جاوەرن تەماشای ئەو کەلێنە بکەن کە لە نەبوونی کەسانی باوەڕدار لە نێو هاوچێشەکاندا هاتووەتە مەیدان. ئینجا ئەگەر پێتان خۆشە بگرین یان ئاخ و حەسرەت هەڵبچێشن. خۆزیە ئێمە لە بری یەکێک لەو زلهێزانە بووینایە. هەرچۆنێک بێت ئەو هەمووستەم و ئەشکەنجەیە نەدەبینرا. ئێستا ڕووی گفتارم دەکەمە ئێوە. ئەگەر تەنها لەبەر ئەم ئاکامەش بێت، مەگەر نەدەبوو فەرمانبەری جیهاد بەجێ بهێندایە؟ بەڵێ، هەموو ئەمانە ئەوە دەهێنن ملی ڕێیان بۆ بگرنە بەر و لە پێناویاندا تێبکۆشن. دەی هەر ئەمە شەوای کرد سەردارمان بەردەوام ڕێبواری ئەو ڕێگەیە بێت. ئەم بابەتە قوڵ و فراوانەمان لە کتێبێکی سەربەخۆدا کە تایبەتە بە جیهاد شرۆڤە کردووە. بۆیە لێرەدا بەو ئەندازەیە واز دەهێنین و خوێنەری بەڕێز ڕەوانەی ئەو سەرچاوەیە دەکەین. بە درێژایی قۆناغی مەککە پێغەمبەری نازدارمان صەڵی الله عەلەیه وسەلەم هەڵنەستاوە بە هیچ جۆرە بەرەنگاری یاخود خەباتێکی مادی. هەمیشە ئامۆژگاری پەیڕەوانی دەکرد تا خۆگر و دامەزرا و ئارامگر بن. ئەوەی لەم قۆناغەدا بەرچاو دەکەوێت پەنابردنە بەردەستورە ئەڵماسیەکانی قورئانی پیرۆزە. هەوڵ و ماندووبوونی 14 ساڵەی ئەوە بوو بچێتە دڵانەوە و دەختی خۆشەویستی لە دەروونەکاندا دابنێت. بەڵێ، 13 ساڵی ڕەبەق لە مەککەدا بە پەیوە پیرۆزەکانی کە خەڵوزیان دەگۆڕی بۆ ئەڵماس و خۆڵیش بۆ ئاڵتون، پەیامی خۆراگری و بەرپەرج نەدانەوەیدا بە گوێی هاوڵانیدا. ئەگەر ئازاریان بدایە ئەو ئازاری نەدەدانەوە، ئەگەر جنێویان پێ بدایە ئەو بەرپەرچی نەدەدانەوە، بەڵکو بە ئارامی و حوسەڵەیەکی بێسنوورەوە دۆڵ و ساراکانی ئازار و مەینەتی دەدایە بەر. لە پێشچاویدا باوەڕداران ئازار دەدران و دەکوژران، کەچی ئەو سەرباری ئازارە بێ ئەندازەکانی خۆی ئازاری ئەوانیشی لە سینەیدا دەچەشت. بۆ نمونە
کە بتپەرستەکان جۆرەها ئازاریان بەسەر خانەوادەی یاسردا دەباراند. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلایاندا تێدەپەڕی و دڵی دەدانەوە. صبرا يا آل ياسر فإن موعدكم الجنة. ئارام بن خانەوادەی یاسر، ژوان و مۆڵەتم لەگەڵ ئێوە لە بەهەشدایە. ئەو صلی الله عليه وسلم لە لوتکەی ئارامی و خۆڕاگریدا بوو کە چیرەق و چینەی خوانە ناسان تا دەهات ئەستورتر دەبوو. هەر بەوەشەوە نەوەستان، نەخشەیان بۆ شتی تریش داڕشتە بوو. بەنیاز بوون بە یەکجارەکی باوەڕداران لە مەکەوە دەرنێن و ناچار بە کۆچیان بکەن. بەڵێ، لە زێد و نیشتیمانیان کە ساڵەهای ساڵ بوو بە سەربەرزی تیایدا دەژیان، لە ماڵ و منداڵیان دوور دەخرانەوە و کۆچی زۆرم لێیان پێدەکرا. دوجار مسلمانان دەستیان کرد بە کۆچ. هاوڵان یەک لە دوای یەک مەکەیان جێدەهێشت. حەزرەتی عومەر یەکێک بوو لەوانە، بەڵام کۆچی ئەو کۆچێکی پڕ لە ناسۆر بوو، چونکە خێزان و منداڵەکانی لەگەڵدا نەبوو. خۆی بەتەنیا کۆچی دەکرد. ئەوەش تاکە ڕێگە چارە بوو کە حەزرەتی ئەبوو بەکریش توێشووی کۆچیدا بەشاندا لەو فیداکاریە بڕوانن. عایشەی کچی کە هەمیشە بە دایکمان بانجی دەکەین و یادی بەرز ڕادەگرین لەگەڵیدا نەبوو. ئەگەرچی هێشتا چیژێکی بچووکیش بوو، دەبێت لەکوێ بوو بێت. لە ڕاستیدا نازانین، چونکە هەر بەو جۆرە دەیانتوانی کۆچ بکەن. جگە لەوەش بژاردەیەکی تریان لە بەردەمدا نەبوو. بەڵێ، هەمووان دەستیان لە نیشتیمان و خانە و لانەیان هەڵگرت و ناچار بوون کۆچ بکەن. ڕۆژێکیان ئەبوو جەهل و عوتبەی کوڕی ڕەبیعە و عەباسی کوڕی عەبدولموتەڵیب چوونە سەربانی ماڵی ئیبن جەحش. بە بینینی ئەو ماڵە چۆڵ و ڕووخاوە، عوتبە فرمێسک تزایە چاوانی. ئەبوو جەهلیش ڕووی کردە عەباس وتی: برازاکەی تۆ بوو هەموو ئەمانەی بەسەرهێناین. نەخێر، هەرگیز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرپرسیار نەبوو لەوە. ئەوە تاوانێک بوو لە ئەستۆی ئەو ستەمکار و زۆردارانەدا بوو کە ئەو خەڵکە بێتاوانەیان لە خاک و نیشتیمانیان دەرپەڕان، بگرە دەستی ڕەش و ستەمیان گەیشتە ئاژەڵەکانیش. فرمێسکی بێباوەڕ بۆ ئەو ستەمە بوو کە بەدەستی خۆی ئەنجامیدا بوو. مسلمانەکان ناچار بوون بەبێ هیچ ئازوقە و توێشوێک و لە قرچەی گەرمای بیاباندا ڕێگەیەک ببڕن کە ماوەکەی نزیکەی 500 کیلۆمەتر دەبوو. بڕینی ئەو ماوەیە لەو ڕۆژگارەدا مانجێکی ڕەبەقی دەخایەند. مانجێک هەر بەو جلانەی بەریانەوە ڕێیان دەکرد. جلوبەرێک بە هەر حاڵ، هەرخوا خۆی دەزانێ لەو ماوەیەدا چیان خواردووە. ئەم مرۆڤانە کە دواتر بەسەر بەرزیەوە لە مەدینەی مونەوەرەدا ژیانیان دەبردە سەر، ناچار بوون پەنا ببەنە بەر برا ئەنساریەکانیان لە خەڵکی مەدینە. لەو ئازارە یەک لەسەر یەکانە بڕوانن. بەڵام ئەو کۆمەڵە قودسیە بێ ئەوەی ناڵەیەکیان لێ ببیستێت، خۆیان دەدایە ژێرباری ئەو ئازارانە. بۆچی؟ ئاخر چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دەفەرموون: ئارام بگرن و خۆڕاگر بن، چونکە مەنزڵ و ژوانتان بەهەشتە. سەروەری پێغەمبەران صلی الله عليه وسلم بە گوێرەی فەرمانەکانی خوا ڕەفتاری دەکرد و ڕێی نەدەدا تۆسقاڵێک کەس بزوان و هەڵچوونی سۆزدارانە دەزوەر بداتە ڕێکارەکانی، کەچی سەرباری ئەوەش هێشتا نەفرین و تووڕێیی بەرەی بەرامبەر نەدەڕەویەوە. بەڵێ، وا دیار بووستەم و ڕاگواستن و ئەشکەنجەی بێشمار بەس نەبوون بۆ دامرکاندنەوەی داخی دڵی بتپەرستان، کارگەیشتە ئەوەی ڕۆژێکیان بڕیارێکی دوور لە هەموو بەهاو ئەخلاقێکی مرۆڤانە بدەن، با دەست بەسەر مڵک و زەوی و زاری مسلمانەکاندا بگرین و لە نێوان خۆماندا دابەشیان بکەین. سنووری ئەم پاوانخوازیە بە چەشنێک بوو کە پاش 8 ساڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەرکەوتووی هاتە ناو مەککەوە. حەزرەتی ئوسامە ڕەزای خوای دێبێ لێی پرسی: ئەی پێغەمبەری خوا، لە کوێنیشتە جێ دەبیت؟ ئەویش بە چاوی پڕ ئەسرینەوە وەڵامی دایەوە: جا بۆ عەقیل هیچ جێیەکی بۆ هێشتووی نەتەوە؟ واتە ئەو سەروەرە بێبەش بوو لەوەی لە کونجێکی ئەو ماڵە پیرۆزەدا بەحەوێتەوە کە تیایدا لەدایک بوو منداڵی تێیدا بردبووە سەر، ئەو ماڵی کە ئەمڕۆ وەک کتێبخانە بەکاردەهێنرێت. عەقیل گەورەترین منداڵی ئەبوو تالیب بوو. هەتا ئەو ڕۆژەش کە مسلمان بوو دەستی هەڵنەگرت لە دوژمنایەتی چاکترین نەوەی ئادەم، وەک ئەوەی میراتگری بێت دەستی بەسەر سەرجەم داراییەکەی داگرت بوو. هەتا ڕۆژی مسلمان بوونی خاوەن ڕۆحێک بوو بێبەش لە هەموو چەشنە وەفا و ئەمەکداریەک. عەبدوڵای کوڕی ئوبەی دووڕوو ئەو باس و خواسەی مەکەی بە هەلزانی و لە ناو بازاری مەدینەدا کردی بەهات و هاوار: هۆ مسلمانان،
بۆ خۆتان لێرە پاڵتان لێ داوەتەوە و لە مەکەش سەروەت و سامانتان تاڵان دەکرێت. خەڵکی لە بازاردا مڵکتان بەش دەکەن. ڕۆژێک دێت نە لێرە و نە لەوێش خاوەنی هیچ نابن. ئەمەش جۆرێکی تر بوو لە زۆرداری. ئەو جاوەک بڵێیت ئەو هەمووستەمە بەز نەبێت. ئەو دەمەی کاروانێکی بتپەرستان کە ماڵ و سامانی مسلمانانی لە خۆ گرت بوو بەرەو شام دەڕۆیشت بە ئەنقەز لە نزیک مەدینەوە تێپەڕین. هەروەک بە مسلمانان بڵێن تەماشا بکەن و بۆ خۆتان لە داخاندا بمرن. بەوە ژوازیان نەهێنا بەگرە لە پێش چاویانەوە وشتر و مەڕ و ماڵاتەکانیان لێ دەخوڕین. لە ڕاستیدا ئەوە سروشتی تاڵانخوازی بێباوەڕی بوو. جاخۆ ئەوەی ئەمڕۆژ بە چاوی خۆمان دەیبینین جیاوازیەکی ئەو تۆی لەگەڵ ئەوەی ئەو ڕۆژگارەدا نییە. عاکیفی شاعیر لە جەیەکدا دەڵێن مێژوو دووبارە دەبێتەوە. جاگەر پەندی لێوەربگیرایە ئیدی چۆن دووبارە دەبووەوە. ئەوە تا دووبارە ستەم لەسەر ستەم. باوەڕدار دووچاری ستەم و زۆرداری دەبێتەوە. ئەوەیشی دەیەوێت پشتیوانی بکات ئەویش تووشی ستەم دەبێتەوە. تەنجی پێ هەڵدەچن و لە ماڵ و زێدی خۆی وەدەری دەنێن و مافی بوون و ژیانی لێزەوت دەکەن. ئێستا ڕێم بدەن جارێکی تر بپرسم ئەگەر ئێوە لە جێگەی ئەواندا بوونایە چیتان دەکرد؟ بیر بکەنەوە کە بە هەزارەها لە هاوڵان هەمان بیر و هەز مۆڵی دابوون و دەرونیان بریندار بوو. هەموو ڕۆژێک تیرێکیان ئاراستە دەکرا و زامیان دەکولێنرایەوە. خۆ ئەگەر ئاسمان لەوە زیاتر مۆڵەتی درێژ بکردایەتەوە و ڕێگەی نەدایە بە بەرهەڵستی ئەو کات هەستیان بە دڵشکاوی دەکرد. هەر بۆیە خۆری بەزەیی خوایی هەڵهاتوو هات بەهانایەنەوە. أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله. مۆڵەت دراوە بەو باوەڕدارانەی شەڕیان پێدەگێڕن کە بجەنگن و بەرهەڵستی بکەن چونکە بەڕاستی ستەم لێکراون. بێگومان خوا دەسەڵاتی هەیە کە سەریان بخات و سەرکەوتنیان پێ ببەخشێت. ئەوانەی کە بەناحەق لە وڵاتیان دەرکران تەنها تاوانیان ئەوە بوو کە دەیانوت پەروەردگارمان ئەڵڵایە. بەڵێ ئەوەی پێی دەوترا ستەم و چەوساندنەوە ئەوان درێغیان نەدەکرد. تەنانەت مافی ژیانیشان لێ زەوتکردن. دەیوا ئێستا مۆڵەتی بەرپەرزدانەوە دەدرا بەوانەی ساڵەهایە لە ژێر فشاردا بوون. دووچاری مەینەتی ببوونەوە و هەوڵی کوشتنیان درابوو. ڕواڵەتی گشتی حکومەکەش ئەوەیە کە هیچ بڕووبیانویەک لە ئارادا نەبوو بۆ دەرکردنی موسڵمانان لە زێدی باوباپیرانیان جگەلەوەی کە دەیانوت پەروەردگارمان ئەڵڵایە. واتە ئەوان دووچاری جۆرەها بەشخوران ببوونەوە. ژن و منداڵیان بەجێهێشت بوو وەک کۆیلە لە ژێر پێخرابوون. تەنانەت هەیان بوو 7 تا 8 ساڵی تەواو کۆت و زنجیر کرابوو. بۆیە دوجار بامەبەستی پاراستنی مافی ستەم لێکرا و چەوساوە و زنجیر لە پێدرا و بێلانەکان مۆڵەت درا بە جەنگ و بەکارهێنانی مافی بەرگریکردن. لە هەمان کاتیشدا ئەمە فەرماندان بوو بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تاوەکو هەستێت بە ئەرچی جیهاد. ئیسلام هەرگیز ئاینی شمشێر و خوێن نەبووە وە کەندێک لە دووڕوان و کافران بانگەشەی بۆ دەکەن. ڕاستە پێغەمبەر صلی الله علیه وسلم شمشێری بەکارهێناوە. پێشتریش پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت هەواڵی ئەم تایبەتمەندی ئەویاندا بوو. ئەوە تا حەزرەتی مەسیح سەلامی خۆی لەسەر بێ لە پەسنی ئەودا دەڵێت ئەو شمشێری لە دەستدایە. هەر کات پێویستی بکردایە دەجەنگان لەگەڵ ئەوانەی شایستەی بوون. پێش ئەویش پێغەمبەرێکی دی دەربارەی ئەو وتویەتی ئاڵاکانی قودسیەکان لە پێشیانەوەیە. ئەوە تا ئەوان لە هەر چوار لای دنیادا ئەو ئاڵایانەیان شەکاندوێتەوە و لە ژێریدا کۆبوونەتەوە و لە پێناوی حەق و ڕاستی تێدەکۆشن. بەڵێ ئەو ڕۆحە موبارەک و واتە پیرۆزە لە سەردەستی ئەوان لەسەر تاسەری گێتیدا دەشەکایەوە. ئیدی بەو جۆرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو ئەو هەلو مەرجەدا فەرمانی پێدرا بە جیهاد و خەبات دژی نێیارانی وەگەوەی بە سەرسەختە هاوچەرخەکانی بڵێت ئێوە ناتوانن ڕێ لە ئازادی بیر و باوەڕ بگرن
مافی ئەوەتان نییە ئەو ڕێژەوانە دابخەن کە بەرەو مرۆڤایەتی دەڕۆن. ئێمە تاوەکو ئێستاش چەپڵە بۆ شۆڕشی فەڕەنسا لێ دەدەین کە تابلۆی هەزاران دڕندەی و نەفامیە و بە دەواازەی ئازادی دادەنین. لە کاتێکدا ئەو شۆڕشە چەندین دیمەنی کوشتار و سەربڕینی هەزاران کەسی نمایش کردووە تا ئەوەی لە کۆتاییدا هەر خۆی سەری خۆی خوارد. ئەوە بۆ ڕۆبیسپیەر کە فەرمانی هەڵواسینی دانتۆنی دەرکرد بوو. لی پرسی دوایین ئاواتت چییە؟ دانتۆن بەم جۆرە وەڵامی دایەوە: هیچ ئاواتێکم نییە، هەر چۆنێک بێت سەری من و سەری تۆ دوجار دەکەونە نێو هەمان تەنەکە خۆڵەوە. ئەوە ڕووی ڕاستەقینەی ئەو کودەتایەیە کە وتیان دەواازەکانی ئازادی خستوەتە سەرپشت. کەس لە پەتی سێدارە ڕزگاری نەبووە. یەکەم جار شەودار و دەستەکەی، بە دوایشیدا خەڵکانی تر. کەچی لەو لاوە دەبینین پێغەمبەر صلی الله عليه وسلم 14 سەدە لەوەبەر بە دەستی نورپەخشی خۆی کە چینچینی تارماییەکانی پەرت پەرت دەکرد هەستاوە بە بنەبڕکردنی ستەمکاری و خەڵاتکردنی مرۆڤایەتی بە ئازادی، بە هاناوەچوونی ستەم لێکرا و بەشخورا و ئەرچی سەرشانتانە. ئاخر خۆ ناکرێت بۆ خۆتان پاڵی لێ بدەنەوە و وەک ئەوەی گوێ لە ئاوازی نەی بگرن ئاوها خەریکی گوێگرتن بن لە ئاه و ناڵەی ژێردەستان. خۆ ئەگەر هیچ ڕێگەیەکی دی لە ئارادا نەبوو بۆ چەسپاندنی حەقیقەت و ڕاماڵینی ستەم جگەلەوەی پەنا ببەیتە بەرهێز، ئەو کات دەبێت لە چوارچێوەی ڕێگە پێدرا و ڕواڵەتدا پەنای بۆ بەریت. ئاشکرایە کە ئەمە لەم ڕۆژگارەدا لە توانای ئێمە بەدەرە، بەڵام کە ساتە وەختی بەکارهێنانی هێز و هەلومەرجی لەبار هاتەکایەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخشەی بۆ داڕشت و چووە مەیدان. لە پاڵ ئەوەشدا استراتیژی جەنجی حەزرەت هێندە دروست و ژیرانە بوو کە کۆی ئەوانەی لە سەردەمی پێغەمبەردا لە بەرەی مسلماناندا گیانیان لەدەستداوە تەنها 100 و ئەوەندە کەسە دەبن، کەچی بە تەنیا ژمارەی قوربانیانی جەنگی جیهانی دووەم لە ئاکامی ململانەی نێوان هەردوو بەرەوە زیاتر لە 40 ملیۆن قوربانی بووە. هەروەها بۆ ئەوەی ڕژێمێکی ناڕەوا و نامرۆڤانە لە رووسیادا بمەزرێت نزیکەی 100 ملیۆن مرۆڤ کوژران. ژمارەی قوربانیان هێندە لە ئەندازە بەدەر بوو، هەروەک بڵیت کەشتی بەسەر خوێنیاندا خرایە ڕێو، لە ئێشتی سەریان تەلار و باڵەخانە بنیاندرا. ئامانجی ژەوە بوو بەو تەلارە بڵێن ڕژێمی نوێ. ئەو ڕژێمەش ناوی شوعیەت بوو. لە دڕندەییدا مرۆڤەکان مرد و خۆریان تێپەڕاند بوو. مرۆیەک بێددان بووایە هەر براکانی خۆی دەیان خوارد. سا ئەو ڕژێمانەی لە ئارەزوبازی مرۆڤەوە سەرچاوەیان گرتووە بچن بە ناخی زەویدا. ئەوە تا دەشچن هەر سیستەمێک ڕەچاوی سروشت و فیترەت نەکات و پاڵ نەداتەوە بە حەقەوە و ڕێنەدات بە نەشونمای مافی تێیدا، چارەنووسی تیاچوون دەبێت. بەڵێ بە درێژایی 10 ساڵی دەورانی مەدینە با مەبەستی چەسپاندنی ڕاستیە لە ژمارە نەهاتوەکان چەندین پێکدادانی سەربازی لەگەڵ بەرەی کوفر ڕوویدا. لا تێک ڕاشدا تەنها 100 و ئەوەندە کەس لە ڕیزی موسڵمانان شەهید بوون. ژمارەی کوژراوانی لایەنی بەرامبەر نازانم، کەچی وەک لەسەرەوە ئاماژەمان پێدا تەنها ژمارەی ئەوانەی لە جەنگی جیهانی دووەمدا کوژراون 40 ملیۆن زیاتر دەبێت. ئەو ڕێژەیەش برینداران و کەم ئەندامان و ئەوانە ناگرێتەوە کە دواتر مردوون. بۆیە دەتوانین بڵین چاخی بەختەوەری سەردەمی پەرەپێدانی ڕێزگرتن بووە لە مرۆڤایەتی مرۆڤ و هەزر و هەستەکانی. بانگەشەکارانی ئەمڕۆی هیومانیزمیش هێشتا زۆریان ماوە بگەنەوە بەو ئاسۆیە، بگرە هەر پێشی ناگەنەوە، چونکە ئەو کەسەی ئەو شاڕێیەی کردوێتەوە حەزرەتی محەممەدە صلی الله عليه وسلم. لە جیهانی ئەودا باوەڕدار بە گوێرەی ڕێنماییەکانی ئەو دەچێتە مەیدانی جەنگ. لەگەڵ ئەوەشدا هەرگیز دەرگاکانی ئاشتەوایی و ناوبژی داناخات. هەروەها سوکایەتی بە بەهامرۆییەکان ناکات و بە ناحەق دەستی ناچێتە خوێنی کەس. هاوکات وڵاتان داگیر ناکات و سامان و مڵکی گەلان بە تاڵان نابات.